ئەمیکەوە ئەمڕۆ کۆبوونێتەوە ئێمە خەڵکەکە لەسەرەوەیکەوە ئەم بینیمان حکومت نایە بدەم داواکاریەکانەوە بۆ داواکارانێکەوە نووسیمان ئێستاکە خەڵکە کۆبووتەوە هەفتەی پێشوو ئەم 600 متر لێریا هەیە ئەم 600 مترە شەمعێکی ئاو هەیە ئەم شەمع ئاوە کۆمپانیەکان ئیسفادەی لێکەن ئەم کۆمپانیانی کە نزیکەی حەو کۆمپانیا زیاترە بڵێ سیتیان هەیە مەشروعی گەورەیان هەیە ئەمانە لێرە ئاوەکەی ئەبن تەبوتۆزێکی زۆر بەسەر دانیشتوانی ئێریاکەن ئێمە ژەڵین کۆمپانیەکان وەک حکومت بدەمانەوە نایە فەرمون ئێوە ئەم 600 مترە وە خۆتان ئیسفادە ئەکەن ئەم گەڕەکە ئەم 600 متر قیرکەن خۆشتێکی زۆر نییە بە کۆمپانیا گەورانە ئەوانی شتیان باش هەفتەی پێشوو ئێمە بە شێوازێکی جیاوازتر لەمڕۆ یعنی ڕاگەیانمان ئاگادار نەکردەوە بە هیچ شێوازێک تەنها دانیشتوانی گەڕەکە کۆبووینەوە بە شێوازێکی مەدەنیانە بە تەنکەرەکان و بە کۆمپانیەکەمان وت وەرن بەدەممانەوە وتیان باشە هەفتەیەک مۆڵەتمان بدەنێ ئێمە هەفتەکە مۆڵەتمان داپیان وتمان بەستە چاوە هەفتەکە هەتا ڕۆژی یەکشەم بوو ڕۆژێکیش ماخستە سەری وتمان با یەکشەمش بچێت با نەڵێن هەفتەکەین بێ قسمانە دووشەم یعنی ئەمڕۆ لە ناچاریەیە کە ئالی گەڕێک کۆبەتەوە چونکە کۆمپانیەکان بەدەمانەوە نەهاتوو ئێستاش کۆمپانیەکان زۆر بە ئاسانی بێن پێیان بەوعدەکە بدەنەوە بە ئەو خەڵکەش بەربەست نەبێت و شتێکی بین بێ وعدیانە هەفتەی پێشوو ئەم ڕێگەمان گەوتیان دوو ڕۆژ مۆڵەتمان بنێ کۆمونیەکە لەناو خۆمانە کۆمپانیەکان وتیان بەڵێ حکومت نایکات چکە حکومت دەڵێ پرۆژە هەموو شتێکی تاوا وەس هەڵە بودجە نیە لەبەردەسە